هاوڕێیان ێژام کاتتان باش بۆ ئەوەی دوێنێ لە بیر نەکەین یان تا دوێنێ لە یاد نەکەین. پێشەنگەی هێڵکاری هونەرمەند دکتۆر عوسمان قادر ئەحمەدە. چەندین تابلۆی هێڵکاری ئەنفال بە قەوارەی جیاواز لە خۆ دەگرێ. پێشەنگاکە چیرۆکی ئەنفال بە هێڵکاری دەگێڕێتەوە. ئێستا لە نێو پێشانگەم و لە بەرامبەر تابلۆی هێڵکاریدا وەستاوم. تەزووی ترس، خەم و خۆشەویستی بەجانمدا دێ و دوو دڵە فرمێسک لە چاومدا قەتیسە. ڕادەمێنم نازانم چ تەلیسمێکە ڕەشکردنەوەی پڕەیەک دەتوانێت بەو جۆرە بمهەژێنێ. لەو هەموو ڕەهەندەی هونەری هێڵکاری پێشانگاکە لە خۆی دەگرێ، من تەنیا سیانیان دەهێنمە زمان. سۆزی دایک بۆ منداڵ دەبێ یەکەمین ڕەهەند بێ کە خەڵکی بەلێشاو بەرەو مەرگ دەبەن. دایک منداڵی لە باوەشە و تند بە سنگیەوە ناوە، وەک ئەوەی ژیان بێکۆتا بێ و مەرگ چەند سەدەیەک دوور. دکتۆر عوسمان بەردەوام پێم دەڵێ مەرگ ناتوانێت خۆشەویستی بکوژێ، با چەند چرکەیەک یا چەند هەنگاوێک لێمانەوە دوور بێ. لە تابلۆیەکدا خەڵکی لە ئاگردان یا لە گازی کوشتندەدا دایکان منداڵێک باڵا دەگرن و ڕادەستی سەروی خۆیانی دەکەن تا نەسووتێ یان نەخنچێ. وەک بڵێیت ئەم بوو بێتە هێمای هەموو منداڵێک و دایکان پێکەوە بیپارێزن یان بیبەنەوە بارەگای خودا. لە سەریشەوە کەسێک لە خودا ناچێ و نازانرێت چۆن بە ئاسمانەوە وەستاوە منداڵەکە دەگرێتەوە وەک بێوێ داهاتوو بپارێزێ. سۆزی دایکایەتی لە پێشانگەکەدا هەمیشە پێشەنگە. لە زۆر تابلۆدا دەژی. ڕەنگە مەرگ لە هەموو جێک بێ، بەڵام لە دڵی دایکدا نییە. ئەوەی لە ئەزمموی دایکدایە سۆز و خۆشەویستی جگەرگۆشەیەتی هەندێتی بۆ نەدیتنی مەرگ. خۆشەویستی ژن و پیا و ڕەهەندی دووەمە. لە چەند هێڵکاریەکدا ژن و پیا و یان دایک و باوک ماڵ ئاوایی لە ژیان ناکەن کە لە مەرگەوە نزیکن. خۆشەویستی بۆ ژیان نوێ دەکەنەوە. دیسانەوە دکتۆر عوسمان پێمان دەڵێ مەرگ لە خۆشەویستی دەترسێ. مەرگ هەرچەندە نزیکیش بێ، خۆشەویستی ناخمان ناکوژێ. ڕەهەندی سێم پەیوەندە بە لێشاوی مەرگەوە. هەر لایەنێک بتوانێت پاساو بۆ مەرگی کەسێک بدۆزێتەوە، دەتوانێت نەک بۆ سیان و چوار، بەڵکو پاساو بۆ مەرگی دەیان هەزاران، سەدان هەزار و دەیان ملیۆن بدۆزێتەوە. هەروەک لە هەڵەبجە و ئەنفال دیمان، هەروەک لە دوو جەنگی جیهان و هۆڵۆکۆستدا دیمان، هەروەک مێژوو خۆی گەواهە. هەر لایەنێک بتوانێت تاقە خۆشەویستیەک بکوژێ، دەتوانێت خۆشەویستی لەسەر زەمین بسڕێتەوە. ئێمەی قوربانیش هەر هێندەی مەرجێکمان دی، ئیدی لامان ئاسایی دەبێ و دەکەین بە دەمەتەقی ڕۆژانەی ژیان ڕوخسار و خۆشەویستی دڵی قوربانی نابینین. خۆشەویستی ناخی و دۆخی دەرونی لامان کاڵ دەبێتەوە. هەروەک ئەوەی مەرگی هاوژیانمان ڕاستێکی ڕۆژانە بێ، ژیان نرخی پیرۆز و بەهای باڵایی لە دەست دەدات. دکتۆر عوسمان لە پێشی تابلۆیدا ڕوخسار دەدات بە قوربانیان، ئیدی کە مەرگ دەبێ بە لێشا و کەس ڕوخساری نامێنێ و هەموو مەرگێک وەک یەکێکی دیکەیە، هەموو خۆشەویستێک وەک یەکێکی دیکەیە، هەموو ژیانێک مەرگە و هەموو مەرگێک کوشتنی سۆز و خۆشەویستی دەروونە. وەکی دیکە دکتۆر عوسمان بێزار دەبێ لە ڕوخساردان بە قوربانی و وەک هێڵێک درێژیان دەکاتەوە. وەک پێمان بڵێ ئەوانیش وەک ئەوانی پێشی تابلۆن قوربانین، ئیدی بۆ ڕوخساریان پێ بدەین. ئێمەی دەری مەرگ تەنیا گەواهی نادەین، بەڵکو خۆشمان قوربانین کە بە مەرگ ڕاهاتین. ژیان کاڵ دەبێتەوە و بەهای نامێنێ. خۆشەویستی دەمرێ و لە خوێنی خۆیدا دەگەوزێ. عشق نهێنی پیرۆزی دەڕوا و جێژوان چۆڵ دەبێ. لە بێدەسەڵاتیدا دۆشدا دەمێنین و بە هیوای فریاد ڕسین. بیرمان دەچێتەوە خۆمان ئەفرێنەر و خۆمان ڕوخێنەرین. من سوپاسیەوە دەکەم لەم بەشەدا هاوڕێم بوون، هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی لەبەر